حکوومەت بازرگانێکی خراپە. ئەمە وتەی مارگرێت تاچەری سەرۆکوەزیرانی پێشووتری بەریتانیایە کاتێک لە ساڵی 1970دا دەستی کرد بە جێبەجێکردنی چاکسازیەکی گشتگیر بۆ بەهێزکردنی کەرتی تایبەت و کەمکردنەوەی دەستێوەردانەکانی حکوومەت لە بواری ئابووریدا. مارگرێت تاچەر لە پلانەکەیدا بۆ چاکسازی زۆربەی کارگە پیشەسازیە گەورەکان، فڕۆکەخانەکان، ئاو و کارەبا و گازی بە کەرتی تایبەت فرۆشت و لەو ڕێگەیەوە حکوومەت زیکەی 37 ملیار پاوەندی داهات دەستکەوت و جگە لەوەش لە ماوەی چەند ساڵێکدا ژمارەی فەرمانبەرانی حکوومەتی لە 2 ملیۆنەوە بۆ نزیکەی 1 ملیۆن فەرمانبەر کەم کردەوە. فەڕەنساش لە ساڵی 1986دا لە بەرنامەیەکی هاوشێوەدا زۆربەی کۆمپانیا و کارگە پیشەسازیەکانی بە کەرتی تایبەت فرۆشت و لەو ڕێگەیەوە نزیکەی 67 ملیار فرانکی داهاتی دەستکەوت و زۆربەی قەرزە دەرەکیەکانیشی لەو داهاتە دایەوە و بە ڕێژەیەکی بەرچاویش خەرجەکانی حکوومەت کەم بوویەوە. بە سەرنجدان بە وڵاتانەی ئابووریەکی بەهێزیان هەیە دەردەکەوێت زۆربەیان کەرتی تایبەتی بەهێزیان هەیە و لە بەرامبەردا موچەخۆرانی حکوومەت لە وڵاتانەدا بەراورد بەو کەسانەی لە کەرتی تایبەتدا کار دەکەن ژمارەیەکی زۆر کەم لە دانیشتوانی ئەو وڵاتانە پێک دەهێنن. هەرێمی کوردستان کە ژماری دانیشتوانەکەی بە 5 ملیۆن کەس دەخەمڵێنرێت لەو ژمارەیە 1,400,000 کەس واتە لە 28% دانیشتوانی هەرێم موچەخۆری حکوومەتن لە بەرامبەردا ڕێژەیەکی زۆر کەم لە کەرتی تایبەتدا کار دەکەن. هەرچەندە هیچ ئامارێک لەبارەی ژمارەی ئەو کەسانی لە کەرتی تایبەتدا کار دەکەن بڵاو نەکراوەتەوە. ئەم ئامارانەی هەرێمی کوردستان سەرنجڕاکێش و لە هەمان کاتدا مەترسیدارن کاتێک بەراورد بکرێت بەو وڵاتانەی کە خاوەنی ئابووریەکی بەهێزن. لە ژاپۆن لە 72 دانیشتوانی ئەو وڵاتە کار دەکەن، بەڵام لەو ڕێژەیە تەنها لە 107 فەرمانبەری حکوومەتن. بەپێی ڕێژەی دانیشتوانەکەشی تەنها لە 105 دانیشتوانی ژاپۆن موچەخۆری حکوومەتن. لە ئەمریکا لە 168 دانیشتوانەکەی کار دەکەن، بەڵام لەو ڕێژەیە تەنها لە 115 فەرمانبەری حکوومەتن. بەپێی ڕێژەی دانیشتوانەکەشی تەنها لە 110 دانیشتوانی ئەمریکا موچەخۆری حکوومەتن. لە ئەڵمانیا لە 173 دانیشتوانەکەی کار دەکەن، لەو ڕێژەیە تەنها لە 111 فەرمانبەری حکوومەتن. بەپێی ڕێژەی دانیشتوانەکەشی تەنها لە 108 دانیشتوانی ئەڵمانیا موچەخۆری حکوومەتن. لە 164 دانیشتوانی فەڕەنسا کار دەکەن، لەو ڕێژەیە تەنها لە 122 فەرمانبەری حکوومەتن. بەپێی ڕێژەی دانیشتوانەکەشی ژمارەی موچەخۆرانی حکوومەت لە 114. لە تورکیاش لە 149 دانیشتوانەکەی کار دەکەن، لەو ڕێژەیە تەنها لە 111 فەرمانبەری حکوومەتن. بەپێی ڕێژەی دانیشتوانەکەشی تەنها لە 105 دانیشتوانی تورکیا موچەخۆری حکوومەتن. لە ئێستادا کە ماوەی 2 ساڵە قەیرانی دارایی هەرێمی کوردستانی گرتوتەوە، گەورەترین کێشەی حکوومەت دابینکردنی موچەی فەرمانبەرانە. بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیەش حکوومەت باس لە چاکسازی دەکات، بەڵام لێرەدا پرسیار ئەوەیە ئایا حکوومەتی هەرێم ئەو ئازایەتیەی مارگرێت تاچەری سەرۆکوەزیرانی پێشووتری بەریتانیای هەیە کە دان بەوەدا بنێت حکوومەت بازرگانێکی خراپە و ژمارەی موچەخۆران و فەرمانبەرانی حکوومەت کەم کاتەوە و لە بەرامبەردا کەرتی تایبەت پێش بخات؟